دوای نزیک بە مانگێک لە شەڕ و پێکدادان لە نێوانی هێزەکانی هەسەدە و سوپای سووریا دوجار ڕێکەوتن لە نێوانیان واژۆکرا و شەڕ کۆتایی پێهێنرا. لە باشووری کوردستان هاوڵاتیان بۆ چوونی خۆیان لەبارەی ڕێکەوتنەکەەوە دەردەبڕن. بەشێکیان دەڵێن ئێمە باوەڕی تەواومان بە سەرکردایەتی خۆمان هەیە و زۆر دڵخۆشین بە ئاگربەست و ڕێکەوتن. بەشێکی تریش لە هاوڵاتیان پێیان وایە ڕێکەوتن لە جەنگ باشترە. ئەمە هەمووی باوەرینە بە قەدەی خۆ، هەمووی باوەرینە بەرەبەرەی خۆ، ئەمە لە پیشوانن، ئەمە دەژوا بەرنادن، هەر لە پیشوان مینن تا ئاخیر کورد وشاءڵە سەرکەفتن یامەیە. وەڵا ئەمە زۆر بێدڵخۆشین چونکە ئەکید نە لە دژیمەیە لە ساڵحی مەیەوە تشتایە و هەر لۆی کوردایە و کورد بەسەر دکەبن و ئینشاڵڵا دگێتن کوردستانی گەورە. وەڵا ئێمە پێمان خۆشە شەڕ ڕاوەستەی، پێمان خۆشە حەقی کوردامان دێنێ، پێمان خۆشە بە زمانی خۆمان بچنە مەکتەبی بخوێنن چونکە پێشتر ئێمە نەتوانی حتا لە قوتابخانەی بە قسەی کوردی ینی قسە بکەن، ینی حتا کن خۆم ینی بەرامبەری خۆم و برادرم نەتوانیم ئەگەر مامۆستا دەنگم بکرا لێم دەدا گوتی ینی بە قسەی کوردی قسەی مەکە، ئەوە مافی خۆمە، ئەمن کوردیم، ئەمن کوردم، ئەو مافی خۆمە، بە زمانی خۆم قسە بکەن. ڕێکەوتن باشترە لەوەی کە شەڕ بکرێت. هیوادارم کە ڕێک بکەون. ئاشتی هەموو کاتێک باشترە لەوەی کە بۆ نمونە کوشتارگە و شەڕ و کێشە و ئەوە هەبیت. ئیشاڵڵا کێشە نامینێت و کورد نامری و سەدان ساڵە لێمان دەدەن دەمان کوژن، بەڵام هەر هەین و زۆرترین ئێستا زیاتریشین و ئەوە پێم وایە لە دایکبوونی دەوڵەتێکی کوردیە. ئەو یەک دەنجی و کۆدەنجەی کە لە هەموو کووردا هەیە لەر هەموو جیهان. بەشێکی تر لە هاوڵاتیانی ڕۆژئاوای کوردستان کە نیشتەجێی باشووری کوردستانن پێیان وایە ئەو ڕێکەوتنە لە دژی کووردە. دەشڵێن کورد شیاوی لە مەرکەزیەت و فیدراالیە. هەندێکیش دەڵێن لە ئێستادا کەس ناتوانێت بڕیار لەسەر ئەو ڕێکەوتنە بدات و پێیان وایە دەبێت حکمت لە جێبەجێکردنی و گرنتیکردنی مافی گەلی کووردا بێت. والله کورد ئەم داخوازیا فیدرالیت کن لا مرکزی ئەvە مە نەبێت پەروەردەی بەس بۆ پەروەردەی و جنسیە بدنن، یعنی بۆ کوردستان سوپاسیا کوردستان دکن خەلکێ مە هەمی بوون یەک بۆ ڕۆژاوا و داخوازیامە لا مرکزیە سیاسی ناکرێمە ئێستا بە پێش عداسەکان بکەین. ئەگەر ڕێکەوتنەکە لە قازانجی کوردبی و لە قازانجی ڕۆژاوای بی ئێمە پێشوازی دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین، بەڵام ئێستا زوو هەڵسەنگاندن لۆ بکەین، بەڵام دەستخۆشیان لێ دەکەین ئەگەر هەر لایەنەکی دەرەکی هەر لایەنەکی کوردی پەیوەندی دیبلۆماسیەکان بیان توانیبی دەوریان هەبی لەو ڕێکەوتنەی دەستیان خۆش بی. ڕێکەوتنی نوێی نێوان هەسەدە و حکوومەتی سووریا کە چاوەڕوان دەکرێت دوا ڕێکەوتن بێت ئەگەرچی لە ئاست چاوەڕوانی کورداندا نییە، بەڵام گەرنتی بەشداری هێز و ئیرادەی کورد لە ناو حکوومەتی نوێی سووریا و مافە نەتەوەیەکانی دەکات. لەگەڵ ئەوەشدا جێبەجێکردنی لە واقعدا ڕاستی ئەمانە دەسەلمێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.